گەڕەکی پیرادی کەرکووکە لە ڕووبەرێکی بەرفراوە و گەڕەکەدا تەنور دروستکردن بۆتە پیشەیەکی ڕۆژانەی هاوڵاتیان. وەستا تاریخ ماوەی 25 ساڵە لەو گەڕەکە کاری دروستکردنی تەنور دەکات. ئەو دەڵێ تەنور زۆر و شێوازی جیاوازی هەیە. دوو بست بۆ سێ بستە کرێتەوە، دوای ڕائەگیرێ بستێک، دوایی بستێتە شەچێتە ژوورەوە قەپاتە بێ. سێ مەرحەلەیە تەنور، سێ مەرحەلەیە. بەڵام وەکو ئیشکردنی هەمانە بە 12 مەرحەلە تەواو بێ، هەمانە بە 18 مەرحەلە تەواو بێ، هەمانە بە 32 مەرحەلە تەواو بێ. ئەوەی کە بۆ 32 مەرحەلە تەواوە بێ ئەوانە بۆ نانەوەخانەکانە. ئەو تەنورەی لە کەرکووک دروست دەکرێت تایبەتمەندی هەیە لەگەڵ شارەکانی تردا. تایبەتمەندیەکەشی بۆ جۆری خۆڵەکەی دەگەڕێتەوە. ئەم خۆڵەکەی هێنین لە نێزیک بیرە نەوتەکانی هێنین، لە نێزیک شاخەکانی هێنین، تێگەی یعنی لە نێزیک شاخەکانی هێنی هەنێ مادەی تایە، مادەی بەقوەتی تایە، مادەی خەیتایە. خۆڵەکە خۆڵەس ئەوەی ئێمە بەکاردێن خۆڵی سوورە، خۆڕ ڕەش هەیە، زەرد هەیە، سپی هەیە، قاوەی هەیە. بەزەوەی ئێمە بەکاری دێنین خۆڵێکی سووری حراریە، تەحمل حراراکە، چەندێک گەرما هەبێت تەحملێکە، بەس تەحمل ئاو ناکە. لە گەڕەکی پیرادی کەرکووک جگە لە تەنور چەندین کەرەستەی تر بە قوڕ دروست دەکرێن. نانی تەنوری کەرکووک و ئەو خۆراکانەش لەسەر مەقاڵی دروستکراوەکانی کەرکووک ئامادە دەکرێن. تا هەموو چێژی خۆیان هەیە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.